هەڵە بەرەزان لە گێمی دووەمی یاری نێوان هەردوو تیپی دۆستان و زانکۆ هاتینەوە خزمەتتان. خۆشحاڵین ئەمڕۆژ لە گێمی دووەم لەگەڵتانین بە ناوی خۆمان تەلەڤیزیۆنی ڕانیە و سپاسی لیژنەی تیپە ملیەکانی ڕانیە و ڕاپەڕین دەکەین بۆ ئامادەکردنی ستەیجی شوێنی ڕۆژنامەنووسان و کامێرامان بۆ ئەوەی جوانتر یاریەکان بۆ ئێوەی خۆشەویست بگوازنێتەوە. سپاسیان دەکەین، ئومێد دەکەین لە داهاتوودا شوێنەکە باشتریش بکەن. لە ئێستادا ئەنجامی یاریەکە 0-0 بەردەوامە. خۆشەویستان بەڕێزان، ئێستا دەتوانن ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ڕانیە بینەری گێمی یەکەمی یاریەکە بن. لێستا دێمە لە گێمی دووەمی یاریەکە داین، بەڵام ئێستا گێمی یەکەمی یاریەکە لە تەلەڤیزیۆن پەخش دەکرێت، دەتوانن بینەر بن. دوا بە دوای کۆتایی هاتنی گێمی دووەم ڕاستەوخۆ لەوێش پەخش دەکرێتەوە. گۆڵی یەکەمی تیپی زانکۆ، گۆڵی تیپی زانکۆ توانین گۆڵی یەکەم تۆمار بکات. ئەنجامی یاریەکە لە ئێستادا 1-0 لە بەرژەوەندی تیپی زانکۆ.
دیارە تیپی دۆستان دوو دابەزینی هەیە بڵێن دوو یاریزان تەبدیلی هەیە گۆڕانکاریان هەیە لە گۆڕانکاری یەکەمیان ئەنجامدا گۆڕانکاری دووەم بەڕێزان لە ئێستادا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەشەوەندی تیپی زانکۆ بەڕێزان لە ئێستادا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەشەوەندی تیپی زانکۆ سپاس بەوێ بەڕێز خۆشەویست کە لەگەڵمانن خوشحاڵین ئەم ڕۆژ دەتوانین یاریەکەتان بۆ بگوازینەوە لە خولی نایابی ڕانیە ئەمڕۆ چوارەم یاری خولی نایابی ڕانیە بوو ئەمڕۆ یاری لە نێوان هەردوو تیپی دۆستان و زانکۆدایە لە گێمی یەکەمی یاریەکەدا تیپی دۆستان هێرشێکی بەردەوامیان لەسەر گۆڵی تیپی زانکۆ هەبوو بەڵام نەیانتوانی هیچ گۆڵێک تۆمار بکەن بە ئومیدی سەلامەتی بۆ یاریزانی تیپی زانکۆ جێ ئاماژە بۆکردنە ئەم یاریە بە داوەری ناوبژوانی ناوڕاست ڕێبین خدر یاریدەدەری یەکەم ڕێبین هەمزە یاریدەری دووەم بەڕاستی ناوەکە بە جوانی نەنووسراوە لەگەڵ ناوبژوانی چوارەم ژبین ئیسماعیل
لە دانیشی ڕاستەوخۆ لەلایەن تیپی دۆستانەوە دوور دەخرێتەوە لە کۆرناڵێکتر بۆ لە بەژۆندی تیپی دۆستان. لێدانیشی ڕاستەوخۆ لە بەژۆندی تیپی دۆستان. بەڵێ بەڕێزان، بابەتێکی گرنگ هەیە، ئەویش سپۆنسەرکردنی یاریەکانە. دەتوانن ئێوەی بەڕێز کرد خاوەنی شوێنێکی بازرگانی دەتوان لێدانێکی جوان بوو لەلایەن گۆڵچی و بەرگریکارێکی تیپی زانکۆ زۆر بە جوانی گەڕاندرایەوە بۆ سپۆنسەرکردنی. ئەگەر شوێنێکی بازرگانیتان هەیە دەتوانن ببنە سپۆنسەری بەخشکردنی یاریەکان و لە کاتی نیشاندانی یاریەکەدا ناوی شوێنەکەتان بهێنرێ و یاخود دەتوانن لە تەلەڤیزیۆنی ڕانیە ڕکلامەکانتان بڵاو بکەنەوە. بۆ مەبەستە دەتوانن پەیوەندیکەن بە ژمارە مۆبایلی 0750
116 34 78 تەلەڤیزیۆنی ڕانیە تەلەڤیزیۆنێکی سربەخۆی وێلایەنە لە شاری ڕانیە پەخشەکەی دەکات پەخشەکەی بۆ تەواوی هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە هەروەها پەخشەکەی کەرکووک و مۆسڵش دەگرێتەوە بینەرانی خۆشەویستیش لە دەروی وڵات دەتوانن لە ڕێگەی IPTVەوە بینەری تەلەڤیزیۆنی ڕانیە بن هەڵدانێکی جوان و کەلەیەکی زۆر جوان لەلایەن یاریزانێکی تیپی دۆستان بەڵام بە گەڕانەوەی گۆڵچی ڕۆشتە دەرەوەی یاریگا کۆرناڵێک بۆ بەرژەوەنی دۆستان بەڵام گەڕێنرایەوە دوورخرایەوە لەلایەن یاریزانێکی تیپی زانکۆ یاریزانی ژمارە 22 دادەبەزێ لە تیپی زانکۆ یاریزانی ژمارە 22 تیپی زانکۆ دادەبەزێ دووبارە کەلەیەکی جوان لەلایەن یاریزانانی تیپی دۆستان بەڵام بۆ دەرەوەی یاریگا و ماڵی گۆڵ پەنارتیەک لە بەرژەوەندی تیپی زانکۆ وێڕای کارتێکی زەردیش بۆ یاریزانێکی تیپی یاریزانی ژمارە 8 یاریزانی ژمارە 8 تیپی دۆستان بوو بە خاوەنی کارتێکی زەرد دیارە پەنارتیەکە لەلایەن یاریزانی ژمارە 10 محەممەد کاوە جێبەجێ دەکرێت محەممەد کاوە یاریزانی ژمارە 10 تیپی زانکۆ پەنارتیەکە جێبەجێ دەکات سەرکەوتوانە جێبەجێ کرد گۆڵی دووەم بۆ تیپی زانکۆ
گۆڵی دووەم بۆ تیپی زانکۆ لەلایەن محەممەد کاوە گۆڵی دووەمی یارەکەی تۆمار کرد گۆڵی دووەم بۆ تیپی زانکۆ میێڕای هێرشە بەردەوامەکانی تیپی دۆستان بەڵام دیارە تیپی زانکۆ بە تۆناتر بوون لەوەی کە هەوڵ بدەن گۆڵ تۆمار بکەن بەڵێ بەڕێزان سپاسان دەکەین بتوانن لایڤەکەمان لە فەیسبوک لایک و شەیر بکەن سپاس بێ بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانن وەک پێشتر ئاماژەمان پێدا دەتوانن وەکو سپۆنسەر لە یاریەکان لە پەخشکردنی یاریەکاندا لەگەڵماندا بن بە کەمترین نرخ دەتوانن ببنە سپۆنسەری پەخشکردنی یاریەکانی خولی نایابی ڕانیە ناوژوان کاتی زەردی بەڕۆی یاریزانێکدا بەرز کردەوە لەدانێکی ڕاستەوخۆ بۆ تیپی دۆستان فاولێک لە بەرژەوەندی تیپی دۆستان ماڵی گۆڵ تا ئێستا ئەنجامی یاریەکە 2-0 لە بەژەوەندی تیپی زانکۆ لە خولی نایابی ڕانیە هەردوو تیپی زانکۆ و دۆستان پێگەیشتون بە ئەنجامی 2-0 تا ئێستا لە گەمی دووەم زانکۆ لە پێشە
خوشحاڵم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم بۆ چوارەم ڕۆژە لە گواستنەوەی یاریەکانی خولی نایابی ڕانیە لە خزمەتانداین. هەوڵێکی بەردەوامی تیپی دۆستان، بەڵام بەرگریکاران و گۆڵچی تیپی زانکۆ زۆر بە باشی دەتوانن گۆڵەکان بپارێزن. هێرشێکی مەترسیدار بوو بەسەر گۆڵی تیپی زانکۆ، بەڵام زۆر بە باشی لەلایەن گۆڵچیەوە و هێڵی بەرگری تیپەکەوە گەڕێنرایەوە. یاری نێوان هەردوو تیپی دۆستان و زانکۆ بەردەوامە.
أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی دۆستان و زانکۆ تۆزێک تونتیژی لە یاریەکە زیادی کردووە بەڵام یاریەکە باشی بەڕێوە دەچێت تیپی دۆستان لە هەوڵی تۆمارکردنی گۆڵدان بەردەوامن لە هێرشکردن لەلایەن داوەری یاریەکەوە چەند کارتێکی زەرد و سوور بەرزکراوەتەوە خۆشەویستان ئێمە لە تەلەڤیزیۆنی ڕانیە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە خزمەتی وەرزش و وەرزشکارانی سنووری ئیداری ڕاپەڕین و شای ڕایندەین ومێد دەکەین لە گواستنەوەی خولەکان بەردەوام بین ئەمساڵ بڕیارمان داوە بە گواستنەوەی خولی نایابی ڕانیە ومێد دەکەین لە شوێن بخوا ئەگەر پشتیوانی و سپۆنسەری شوێنەکان هەبێت بتوانین کە خولەکانی قەڵازێ و چاپڕنە و حاجاوە و بێتواتەش بگوازینەوە بە تایبەت یاریە گرنگەکانیان
پشتیوانی و سپۆنسەرکردنی شوێنە بازرگانیەکان گرنگن بۆ زیاتر گواستنەوەی یاریەکان، باشتر گواستنەوەیان. ئێمە لە تەلەڤیزیۆنی ڕانیە لە خزمەت وەرزش و وەرزشکاران داین. لە ئێستا دەتوانن بینەری تەلەڤیزیۆنی ڕانیە بن لەسەر ئامێری HD بۆ کەس لە تەواوی کوردستان و بینەری گواستنەوەی یاریەکان بن. لای ئێمە گرینگە وەرزش لە گرنگی بە وەرزش بدەین. گۆڵی سێیەمی تیپی زانکۆ، گۆڵی سێیەمی تیپی زانکۆ. دیارە حەکەم ڕەتی کردەوە گۆڵ بێت، وەمزانم ئاماژە بە ئۆفساید دەدات. دڵخۆشی یاریزانن کەمی خایان بە گۆڵی سێیەم بەداخەوە. وەرزان ئەوەی کە لە تواناماندا بێت وەکو تەلەڤیزیۆنی ڕانیە لە خزمەتتان داین بۆ گواستنەوەی یاریەکان و یاخود چالەکیەکانی سنووری ئیداری ڕاپەڕین. ئەوەی کە لە تواناماندا بێت لەگەڵ هاوکارانم بێستون ئیبراهیم محەممەد مستەفا هەمیشە لە خزمەتی سنووری ئیداری ڕاپەڕیندا کارمان کردووە، هەم لە بواری وەرزشە یاخود لە بوارەکانی تردا بێت. بینەرانی خۆشەویستیش ئاگادار دەکەینەوە لە ڕۆژی پێنجشەمەوە هێرشێکی تون گۆڵ یەکەم بۆ تیپی دۆستان لە لای گۆڵی یەکەم بۆ تیپی دۆستان لەلایەن لازۆ عەلی. گۆڵ یەکەمی تیپی دۆستان لە ئێستادا ئەنجامی یاریەکە 1-2 لە بەرژەوەندی تیپی زانکۆ. چەند خولێکێکی کەم لە یاریەکە ماوە. لە ئێستادا ئەنجامەکە 2-1 لە بەرژەوەندی تیپی زانکۆ.
هێرشێکی تریتیپی زانکۆ یاریزانی ژمارە و لێدانێکی ڕاستەوخۆ بەڵام لەلایەن گۆڵچەوە دوور دەکرێتەوە. بەڵێ بەڕێزان دیاری یاریزانێک دەستکەوتووە مەری باشبوونی بۆ ئاگاداری بەڕێستان ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 10 شەو بەرنامەیەکی نوێی زانیاری تەندروستیتان پێشکەش دەکرێت. بەرنامەی یەکەم لە وەرزی دووەمی زانیاری تەندروستی. بەرنامەی زانیاری تەندروستی بەرنامەیەکە تایدا زانیاری تەندروستی پێشکەش دەکرێت بە میوانداری دکتۆرە بەڕێزەکانی ڕانیە. ئومێد دەکەین بینەری بن. بەڵێ بەڕێزان یاریەکە بەردەوامە. سپاس بەوەی بەڕێز کە لەگەڵمانن. سپاسان دەکەین لە چوارەم یاری خولی نایابی ڕانیە لە خزمەتانداین بۆ گواستنەوەی لە چوارەم یاری خولی نایابی ڕانیە لە کۆتاییدا نزیک دەبینەوە. زانکۆ 2 دۆستان 1. فشارەکان بۆ سەر گۆڵ یەکتر توندبوونەتەوە بە تایبەت لەسەر گۆڵی تیپی زانکۆ. دۆستان دەیانەوێت یاریەکە یەکسان بکەنەوە، گۆڵەکان یەکسان بکەنەوە. لێدانێکی ڕاستەوخۆ ژمارە 8 جێبەجێ دەکات بۆ دەرەوەی یاریگا. تۆپێکی زۆر مەترسیدار بۆ سەر گۆڵی زانکۆ، بەڵام
تۆپ ڕۆشتە دەرەوەی گۆڵ نەیتوانی گۆڵ بکات. لە کۆتا خولەکەکانی یاری نێوان دۆستان زانکۆ نزیک دەبینەوە. یاریەکە تا ئێستا بە ئەنجامی 2-1 بەردەوامە. گۆڕانکارێکی تری تیپی زانکۆ یاریەک کۆتا هات بە ئەنجامی 2-1 لە بەژەوەندی تیپی زانکۆ. یاریەکە بە ئەنجامی 2-1 بوو. تیپی دۆستان 1 گۆڵیان تۆمار کرد، تیپی زانکۆ 2 گۆڵ. سپاس بووی بەڕێز کە لەگەڵماندا بوون، لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم. خۆشحاڵ بووین ڕۆژ لە خزمەتتاندا بووین لە 4ەم یاری خولی نایابی ڕانیەدا. سپاس بۆ لیژنەی داوەری یاریەکە، سپاس بێ ئەوی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون. دیمەنی ڕاستەوخۆی ناو یاریگایە. سپاس بێ بەڕێز، کاتێش خۆش.